سل ڕۆژ لەمەوبەر گەلی کورد تێکۆشەرێکی دێرینی لەدەستدا. محەممەد حەسەن پیرداوت ناسراو بە مەلا محەممەد بەحرکەیی، هاوڕێی دێرینی ڕەوانشاد سەرۆک مامجەلال و کەسایەتی دیاری شاری هەولێر، زیاتر لە 6 ساڵ خەبات و تێکۆشانی لە شاخ و شاردا بەبێ پچران لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەماندا کردووە. برا دوور و خزم دوور و کەسم دوور بەناوەڵەد تەمەنەم با بەرە و مەلا محەممەد بەحرکەیی پیاوێکی خاچی و ماندوو بۆ ڕێبازی سەرۆک مامجەلال و قارەمانی ئەوێ ڕۆژەی خەباتی شاخ و شار کە لە هەر کوێیەک یەکێتی پێویستی پێبوو بێ پیاوە جەمەدانی لەسەرەکە لەوێ بووە. سەنای مامجەلال سەرۆکی کۆماریش بوو لە بەغداوە کە تەلیفۆن دەکرد لە چەند کەسێکی دەپرسی دەگو هەواڵیان چۆنە ئەخباریان چییە. یەکێک لەوانە مامۆستا مەلا محەممەد بوو کە خۆشەویستی مامجەلالیش بوو. هەر هەمومان بیرەوەری زۆرمان هەیە لەگەڵی، بەڵام بەندە بیرێوەریی بڕێک زیاترم هەیە لەبەرەوەی دەتوانم بڵێم 25 ساڵ لە نزیکەوە لەگەڵی نزیک بووم ئیشم کردووە و دەزانم چەند خاوەن هەڵوێست بووە، چەند بە پاچی ئیشی کردووە. تەنانەت کە 2000 کە لێپرسراوی کۆمەڵایەتی بوو لە هەولێر سەردانم دەکرد بە خزمەتیان دەگەیشتم لەگەڵ تێکۆشەر دێرینەکان. ئەو وەختی لەو دەستگایەشدا هەر سەرکەوتوو بوو، سەربەرز بوو بۆ خۆی و بۆ خەباتی، سەروەرێکی گەورەی بۆ مناڵەکانی و کەسوکاری بەجێهێشت بۆ ئێمە بەجێهێشت. لە ژمارە 95 کۆڵەپشتدا نووسینێکی تایبەتی دکتۆر ئەرسەلان بایز ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تیایدا ڕوودا و مێژووی سیاسەکان دەنووسێتەوە و مەلا محەممەد بەحرکەیی بە ئاڵا هەمیشە شەکاوەکەی یەکێتی و بە یەکێک لە ڕەمزەکانی خەبات و تێکۆشان وەسف دەکات. مەلا محەممەد بەحرکەیی لە ساڵی 1939 لە بنەماڵەیەکی دووتیاری مامناوەند لە دەڤەری بەڕانەتی دەشتی هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1959 ژیانی هاوسەرگیری پێکهێناوە و خاوەنی 5 کوڕ و 2 کچە. دەستپێکی کاری سیاسی و چەکداری دەگەڕێتەوە بۆ ساڵی 1958. لەو ساڵەدا پەیوەندی بە ڕیزی ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکات. لە ساڵی 1963 بووە بە لێپرسراوی لیژنەی پیشەسازی و کاسبکاران، دواتر پەیوەندی بە باڵی مەکتەبی سیاسیەوە دەکات و لەبەر لێهاتووی گواستراوەتەوە بۆ بارەگای مەکتەبی سیاسی. لە ساڵی 1977 پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و بەشداری دەیان قارەمانێتی و نەبەردی کردووە. هاوڕێ و هاوخەباتانیشی تیشک دەخەنە سەر بەشێک لەو خزمەتە زۆرەی کە مەلا محەممەد بەحرکەیی پێشکەشی نەتەوەکەی و ڕێبازی یەکێتی کردووە. ئێمە خۆمان زۆر بە قەرزاری ئەو دەزانین و پێمان وایە مامۆستا مەلا محەممەد کردەوەکانی ڕەفتارەکانی وتەکانی بۆ ئێمە مەدرسەیەکی گەورەیە، بۆیە ئێمە خۆمان بە قەرزاری ئەو دەزانین و ئێمە درێژە پێدەری ڕێبازی هەموو شەیدەکانین و ڕێبازی هەموو ئەو پیاوە تێکۆشەرانەی کە لە هەولێر خەباتیان کردیە و ماندی بوونە. هاوڕێی زیاتر لە 50 ساڵەی من بوو، یەکێک بوو لە کابینە هەرە پێشکەوت و دڵسۆز و نەبەزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەداخەوە مەلا محەممەد لە کاروانی کوردایەتی دابڕا ئیمڕۆ، بەڵام خەبات و قسە و کردەوە تێکۆشەرەکانی قەتعەن لە خەباتی کوردایەتی ون نابێ. مەلا محەممەد بەحرکەیی لە ژیانی سیاسیدا 3 جار گیراوە و لە کاری ڕێکخراوەیشدا بەسەر کەوتووی پلە بە پلەی بڕیوە و لە ساڵی 1992 بۆتە کارگێری مەڵبەندی سەی ڕێخستنی هەولێر و لە ساڵی 1999 دەبێتە ڕاوێژکاری مەڵبەند و دواتریش لە ساڵی 2001دا دەبێتە جێگری لێپستاوی مەڵبەندی سێ و لە ساڵی 2006دا دەبێت ئەندامی مەکتەبی کۆمەڵایەتی و لێپستاوی ناوەندی کۆمەڵایەتی هەولێر. وێڕای خانە نشین بوونیشی، بەڵام بەهۆی بەهێزی پێگەی کۆمەڵایەتیەوە تا کۆتایی تەمەنی لە کارەکەی بەردەوام دەبێت و چارەسەری سەدان کێشەی کۆمەڵایەتی کردووە تا
تەنانەت لە کاتی نەخۆشکەوتن و خراپی باری تەندروستیشی بەهۆی نەخۆشی سیەکانەوە خۆنەویستانە خۆی و بتلە ئۆکسزینەکەی لە هەڵمەتی هەڵبژاردندا ماڵ بە ماڵی کردووە بۆ سەرکەوتنی لیستی یەکێتی لە هەڵبژاردنەکاندا. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیەکەی بەداخەوە 40 ڕۆژ بەر لە ئێستا و لە ڕۆژی 15/6/2020 دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر بە خاک دەست پێدرێت. سەرواز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.